کەواتە قورئانی پیرۆز بۆ ئەوە هاتۆ کاریگەری بەسەر دڵەکانمانەوە هەبێ. بۆی ئیمامی مەیمونی کوڕی میهران کە زانایەکی گەورەی تابعینە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت قرأ عمر بن عبد العزيز ألهاكم التكاثر. إمام عمر كوري عبد العزيز رحمة خوالي بسورة ألهاكم التكاثر خوينا أو سورة بيروزي خوينا ألهاكم التكاثر. أفرمي فبكى ثم قال حتى زرتم المقابر. إمام عمر كوري عبد العزيز خليفي إيمان داران كزانان بيران خليفي بينجم رحمة خوالي بيه فرمي أو آياتي خوينايا ألهاكم التكاثر يوم مالو سامان بهلاكتان أداو لذكر إخوات درتان أخاتوا آقاتان لخوتان نامينيا حتى زرتم المقابر حتى أو روجي سرداني قبرسان أكنوا أمرن. إمامي عمر كوري عبد العزيز سيقل بقريان رحمة إخوائي لبي تشكى قرآن تأثيراتي بس دلكي وهي دلكي بقرآن تحملنا عكاد فرمي ما أرى المقابر إلا زيارة من وأزان ما بس بسرداني أو سردانية كإنسان دمريت ولا بد لمن يزورها أن يرجع إلى الجنة أو إلى النار. قماني تيدانية هار كسي بروابو قبرسانو بمريت قماني تيدانية يا بو بهشت مصير وسرنجامك يا بو جهنم. قرآني بيروس أو تأثير ليان كدو چندها تابعين و پیاوچاک هەبوو هەتا بەیانی یەک ئاەتیان خوێناوەتەوە دووبارەیان کردو و سێبارە و سەدبارەیان کردو گریاون. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم هەتا بەیانی یەک ئاەتی خوێنایەوە إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم هەتا بەیانی ئەو ئاەتی خوێناوەتەوە و گریاوە نەیتوانێ ئاەتی تر بخوێنێتەوە. قورئانی پیرۆز بۆی ئیهمالمان کردووە چونکە لەناو دڵمانە جێگیر نەبوو بە تەواوەتی. ئەگینا وەڵڵاهی ئەگەر قورئانی پیرۆز کە گەورەترین زیکرە لە دڵمانە جێگیر ببێ هەموو ڕۆژێت 4-5 جوزە قورئان خوێنین. بەڵام با بە خۆمان دابچینەوە ئاگامان لە خۆمان بێت ئەوە زیکری خوایە. قورئان گەورەترین زیکرە. با لە بیرمان نەچێ و بەردەوام لە یادمان بێ. با بەردەوام قورئانی پیرۆز لەسەر زمانمان بێ و ڕۆژانە بیخوێنینەوە مەنهەج و بەرنامەیە بۆ خۆمان دابنین قورئانی تیا بخوێنین ڕۆژانە. هەر ڕۆژێ قورئانمان نەخوێنا ئەوە بزانە زەرەرێ گەورەمان کردووە چونکە لە زیکری خوا غافڵ بووینە. با قورئان لە ڕۆژی قیامەتە شەفاعەتمان بۆ بکات. مناڵەکانتان با فێری قورئان بێت فێری زیکری خوا بێ فێری عیبادەت و خواپەرستی بێ بەڵکو خوا لە دنیا و قیامەت سەرمان بەرزکە. مناڵەکەتان فێری قورئان لەبەرکردن کەن بەڵکو خوای پەروەردگار ئەو تاج و ئەو پۆشاکە بەڕێزەمان پێ ببەخشێت. ئەو فەزڵی قورئانە هەزارەها فەزڵی ترێکە ناتوانین ئێستا باسی بکەین. بەڵام ئینسانی عاقڵ و تێگەشتوو یەک ئیشارەت و ئاماژەیەکی بەسە مادەم قورئان دەتخاتە بەهەشت و بەویستی خوا شەفاعەتت بۆ بکە بەسە بەس شەفاعەتت بۆ بکە هیچ فەزڵێکی تریشی نەزانی بەسە. چونکە شەفاعەت واتە بۆ بەهەشت. شەفاعەت یعنی سەربەرزی. شەفاعەت یعنی براوەیی. قورئان شەفاعەتت بۆ بکە. ئەوەندەی ئەو کەسەشی قورئان نازانی ئەوەندەی کە دەیزانی ئەو سورەتەی کە لەبەرتە الحەمدوللایە قل هو الله أحد هەر سورەتێکە لەبەرتە بیخوێنە بەردەوام. قورئان و فاتحە کە گەورەترین سورەت لە قورئانە فاتحایە بەڵام قورئان فاتحە بۆ تەعزیە نەهاتووە. لە تەعزیە بیخوێنی یەک خێرە دەست ناکەوێ گوناهباری شەبی چونکە کارێکت کردووە لە دینی خوادا جێ نابێتەوە. دەبا ئینشەڵڵا هەمومان وەسیەت بکەین بڵێن مردین مناڵەکان خزمەکان کەس و کارەکان مردین تەعزیەمان بۆ دامەنێن. با قورئان فرۆشەکانی ئیسفادەمان لێ نەکەن. با زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم مادەم خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم سەحابە تابعین تەعزیەیان بۆ دانەنراوە حەدم چییە بەرامبەری ئەوان دەبمەوە. کەواتە من شایستەی ئەوە نیم تەعزیەم بۆ دابنێت چونکە مادە ئەوان دانەناوە منی شایستە نیم نابێ بڵێ من لەوان بەڕێزترم پەنا بەخوای گەورە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا بقرآني بيروز دلكان من رناكيتوا يا ربي خوايا وما لبكي لشول